بینەرانی ئازیزی بەکراوەیی ئەم کاتتان باش لە مەڵقەی بەرنامەی بەکراوەییدا باس لە جۆرە بازرگانیەک دەکەین کە تا ڕادەیەک نامۆیە و هاوڵاتیانی کوردستان کەمتر زانیاریان لەبارەیەوە هەیە ئەویش بازرگانیکردنە بە مرۆڤەوە ڕەنگە چاوچنۆکی هەندێک کەس هەر لەوەدا نەوەستا بێت کە لە ڕێگەی فرۆشتنی کاڵای خراپەوە خۆیان دەوڵەمەند بکەن بەڵکو بێویژدانیشیان هەندێک جار گەیشتووەتە ئەو ئاستەی کڕین و فرۆشتن بە مرۆڤی دیکەوە بکەن و بیان چەوسێننەوە و بیان ترسێن و هەڕەشەیان لێ بکەن و توندوتیژیان بەرامبەر بەکار بهێنن تەنها لە پێناو بڕێک پارەدا لە ماوەی ڕابردوودا لە پارلەمانی عێراق یاسایەک بە ناوی یاسای نەهێشتنی بازرگانیکردن بە مرۆڤەوە پەسەند کرا و گەڵاڵەکردنی یاسایەکی هاوشێوەش پێی پێبردننی پارلەمانتارانی عێراق بە مەترسی و جددیەتی ئەم تاوانە لە هەرێمی کوردستانیش هەرچەندە ئامارێکی فەرمی بوونی نییە بەڵام ئەمە بەڵگە نییە بۆ ئەوەی کە هیچ نەبێت بازرگانیکردن بە مرۆڤەوە وەکو حاڵەت بوونی نەبێت لێرەدا دەبێت بپرسین ئاخۆ کاتی ئەوە نەهاتووە دەسەڵاتداران و پارلەمانتارانی هەرێمیش سنوورێک بۆ بازرگانیکردن بە مرۆڤ و شکاندنی بەها و ڕێزی مرۆڤدا بنێن ئایا ئەو باندی لەش فرۆشیانەی ڕۆژانە باز دەکرێن چین و کێیان لە پشتەوەیە ئەو ژمارە زۆرەی سوالکەری سەر جادەکان و ئەو ژن و کچانەی ئێواران لە سەر شەقامەکان دەبینرێن کێ دەیان هێنێت و کێهانیان دەدات ئایا حکوومەتی هەرێم بۆ جارێکیش بە دوواداچوونی کردووە بۆ ئەو ژن و کچانەی بۆ خزمەتکاری دەهێنرێنە ئەم هەرێمە و زۆرجار لێیان دەدرێت و دەست درێژی سێکسیان دەکرێتە سەر لەم بەرنمەیەدا تاوانی بازرگانیکردن بە مرۆڤەوە و نەبوونی یاسایەکی تایبەت لە هەرێم و کاریگەریەکانی ئەم تاوانە لەسەر داهاتووی کۆمەلگا تاوتوێ دەکرێن بینەرمان بن. بەڵێ بینەرانی عزیز دووبارە ئەم کاتتان باش وەکو لە پێشەکی بەرنمەکە ئاماژەم پێکرد تەوەری ئەم جارەمان تایبەتە با قسەکردن لەسەر بازرگانیکردن بە مرۆڤەوە لەم بەرنمەیەدا باس لە پێناسەیەک دەکەین بۆ بازرگانیکردن بە مرۆڤ و جۆرەکانی ئەم بازرگانیکردنە هاوکات ئەو یاسایی کە لە عێراق دەرچوو و نەبوونی یاسایەکی تایبەتمەند لە هەرێمی کوردستان تاوتوێ دەکەین. بەڵێ ڕێزان دلێر بەرپرسی بەشی یاسایی لە ڕێکخراوی هاتلند میوانی ئەم بەرنمەیە دەبێت. زۆر سپاس. میوانی دووهەمیشمان کاک بەکر حەمە سەدیق پارلەمانتاری عێراق میوانی سێمیشمان پەیمان عەزەدین پارلەمانتاری کوردستان لە لیژنەی مافی مرۆڤ بەخێراتنی هەموو لایەکتان دەکەم و بەخێراتنی ئەو میوانە بە ڕێزانش دەکەم کە ئەرکیان کێشا و ئەمڕۆ لە بەرنمەکە ئامادە بوون. ڕێزان خان بۆ پرسیاری یەکەم دێمە لای تۆ مەبەست لە تاوانی یاخود بازرگانیکردن بە مرۆڤەوە چییە و ئەگەر پێناسەیەکی گشتین بۆ بکەیت و پێم بڵێ جۆرەکانی چین؟ زۆر سپاس بۆ ئەم دەرفەتە من ئەمەوێت لێرەیە پێناسی بازرگانیکردن بە مرۆڤەوە بە پێی یاسای نێودوڵاتی بازرگانیکردن بە مرۆڤەوە بەم چەشنە پێناسەیەکا بۆیە هەردەی خوێنمەوە بۆی بە پێی پێناسەکە ئەڵێ بریتە لە تێوەگلان و کارپێکردن گواستنەوە و ئاڵوگۆڕ پێکردن یاخود داڵدەدانی گرتنەخۆی کەسێک لە ڕێگەی بەکارهێنانی هەڕەشە لێکردن و بەکارهێنانی هێز یاخود شێوەکانی تری زۆرە ملێ ڕفاندن فریواندان دەست بڕین کە خراپ بەکارهێنانی دەسەڵاتی بێتەرەتانی ئەو کەسانە یاخود پێدان و وەرگرتنی پارەیەکیان قازانجێکی تر بۆ بەدەستهێنانی ڕەزامەندی کەسێک کە دەسەڵاتی بەسەرێکی تردا هەیە بەمبەستی بەکارهێنانی بۆ مەرامی خۆیان ئەمە بەو پێناسەیە کە پێناسی نێودەوڵەتیە بۆ بازرگانیکردن دەژێرباری ئەمەوە بە هەمان شێوە هەمان پێناسە لەناو ئەو یاسایەکی بە ژمارە 28 لە 4 2012 لە عێراقا دەرچووە بە هەمان شێوە هەمان پێناسە دووبارە کاتەوە ئەمە پێناسەیەکی جیهانی هەمان پێناسە هێنراوە جارێکی تر لەو یاسایەکی ناوخۆیە لە عێراقا دووبارە کراوەتەوە. ئێمە جۆرەکانی بازرگانیکردن بە مرۆڤ لێرا بێ کە بمانەوە بازرگانیکردن بە مەبەستی سەکسی کە ئەمە یەکەم بازرگانیە کە بەکارهێنرێ بە شێوەیەکی جیهانی ئەمیش وەکو پێکردنی کاری لە فرۆشی بە زۆرە پێکردنی کاری هوەری هەوەس هەڵسێن کە زۆر بەمان ئەمانە ئەبینین پێکردنی کار لەیانی شەواندا یاخود و ماڵانەی کە بۆ مەبەستە بەکاردەهێنرێت ئەمانە کە هەمووی ئەوێن ئەمانەیە کە کارپێکردنەکان بە زۆرن واتە بەبێ ویستی ئیرادی کەسەکە خۆی دواتر کارپێکردن بە زۆر کارپێکردن وەکو ئەوانی کاهێن کە سوڵ پێکردن بە زۆر کارپێکردن بە زۆر لە چێشخانە ئوتێل و کاری بیناسازیە بە زۆر تێوەگلان لە چالاکی میلیشا و شەڕ و ململانێدا لێکردنەوەی ئەندامەکانی لەشی کەسەکە لێرە منەمەوە ڕوونکەمەوە ئەمانە هەموو هەن وەکو یاسا لە هەموو جیهانە یاسایەکی تایبەت بەم تاوانانە هەیە بەڵام ئەوەی کە جیایە لێرە تەجنیدکردنی کەسەکانە لە خۆی و هەروەها ئەمانە هەمووی کە ئەچێتە ژێر بابی بازرگانیکردنەوە بازرگانیەکە بە زۆر ئەم کەسانە بە زۆر ئەم تاوانیان پێدەکرێت. بەڵێ مەبەستت لەو تەجنیدکردنی کەسەکان گەر زیاتر بۆم بکەیتەوە بۆی بۆ بینەریش زیاتر ڕۆ مەبەستمان لەوەیە کە ئەم کەسە کەسێتی خۆی لە دەستەیە واتە کاتێکە بە ئەمەلیەکی ڕێکخراو ڕێک ئەخرێ گروپێک
گروپێکی ڕێکخرا و گروپێک مەسەن بۆ نموناگەر بە نمونە بیهێنمەوە گروپێک کەس ئەهێنن بۆ کارکردن لە وڵاتێکی تر بۆ نمونە لە وڵاتی عێراقا لێرە ڕێکیانەخەن واتە ئەم گروپە پێشتر مەبەستەکانی خۆیان نەک بە مەبەستی لە ئەساسا بۆ کارکردن بە شێوە ڕسمەکەی بۆ کارکردنی هێنا بەڵام لە ئەساسا بۆ کارکردن نەیهێناوە ئەو عقدا یاخود ئەو کارانی کە پێیەکری پێچوانەی هەمووی تایە هەڵخەڵاتاندنی تایە فریواندنی تایە ئەو عقدانی کە بەکاریان هێناوە وەکو هەموو ئەمانەی تایەوە تا تەجنیدکردنی کەسەکەی بە شێوەیەکی گشتی لە حقیقەتی ئیشەکەی خۆی بەڵێ دەستخۆش کاک بەکردیە مەلای تۆ دەوترێت کە ئەم تاوانە دوای بازرگانیکردن بە مادە هۆشبەرەکان و بە چەکەوە بە دووهەم تاوانی مەترسیداری سنوور بەزێن دادەندێت لە جیهانە ئەمە چیمان پێڵێ لە ئێستادا کە باسی لەیەکە لە عێراقا کە یاسایەکی بۆ دانراوە مانایەوەیە کە ئەم حاڵەتانە وجودیان هەیە بەنای خۆی گەورە بێرەبان سپاسی بەڕستانەکەم بۆ ڕخساندنی ئەو دەرفەتە پێشەوەی وەڵامی پرسیارەکەی بەڕێزت بە هەروکو بڵین پاشکۆیکی قسەکردن لەسەر قسەکانی خات و ڕێزان ئەو پێناسەی کە لە یاسای ژمارە 28 هاتووکە لە پەرلەمانی عێراق تەصدیق کرا باز لە سێ بڕگەی سەرەکیەکە بڕگەی یەکەمیان باز لە ڕێخەرێک ئەکا کە ئەو کەسە هەڵ ئەسێ بە پرۆسەی تەجنیدکردن ژێربارکردنی کۆمەڵی خەڵکانێکی دیکە بە ئامانجی متاجرەکردن بە شەخصێک یان بە قێمی شخصەکە یان بە توانای شخصەکە یان بە جەسەی شخصەکە یان بە عقلی شخصەکە یان بە هەر بەهرەیەکە لەو کەسەیە هەیە ئەو تەوزیفێکە کەسی دووهەم ناوەندی دووهەم بریتێ لە ئەو کەسەی کە دەسەڵاتی هەیە ینی بڵین باوکێکە یان شەریکەیەکە یان ئۆرگانێکە یان ناوەندێکە هەڵ ئەسێ بە تەوزیفکردنی ئەو کەسە ئیتیفاقەکە لەگەڵ ئەو کەسەی کە ئیشەکەی ڕێخەری کارەکەیە بە مقابلی مەبلەغێک لە پارە خاڵی سێمان کە بڵین تعریفەکە باسی لێوەکە جەریمەکەیە کە یان ئیستیغلالە ئەوەی کە ڕێزان خان ئیشارەتی پێ یان ئیکراها زۆر لێکردنا یان ئیستیغلالکردنا یان جۆرێک لە خۆڕخکردنی توانای بیری ئینسانەکەی یان استقلالکردنی بارودۆخی کە کاتێک کەسێک مەسەرن بۆ نمونە لە وڵاتێکی و بەنگلادیشەوە دەهێنرێ بۆ عێراق لێرە جنسەکەی لێ ئەسەندێ بڵین پاسپۆرتەکەی لێ ئەسەندێ هیچ توانە دەسەڵاتێکی نامێنێت ئەم کەسێکی ئاساییەکە لە دەرەوە سیرەکەی بەڵام لە ڕووی قانونی و کەسێکی بێتوانایە ناتوانێت گزارش لە خۆی بە ناتوانێت تعبیری یاسایی ڕاستەقینی لە خۆی بە لەبەرەوە ئەو کەسانی کە ئەبنە قوربانی ئەم جۆرە تاوانە بەپی ئەم تعریفە کەسانێکن ئیرادەیان مەعیبە یعنی ئیرادەیەکی سەر بە خۆیان نییە ناتوانن ئازادانە بڕیار بن لەسەر جۆری ئەو ئیشی کە خۆیان اختیاریەکەن لەبەر ئەوە لە هەموو بارێکیشە ئەگەر ئەو کەسانە بە اختیاری خۆشیان کارەکە بکەن هەردەبنە قوربانی چونکە لەژێر بارودۆخێکە ئەو بڕیارە ئەیەن هەر مرۆڤێکی ئاسایی سروشتی لەو بارودۆخەدا بێ ئەو بڕیارە ئەکە ئەوان یاویانە بۆیە دەبێت مرۆڤ ئازاد بکرێ لەوەدا کە هەلومەرجێکی بۆ بڕەخسێندێ بە اختیاری خۆی بڕیار بدا کە چ جۆرە ئیشێک بخۆی دۆزێتەوە لەژێر ئەسەر ئەساسی ئەوە تۆ محاسبەی کەسێک دەکەی ئەم کەسانە بەپێی ئەم تعریفە دەخرێنە ژێر بارودۆخێک ژێر هەلومەرجێکی ئابووری یاسایی هەندێجار ئەمنی کە ئەو کەسە ناتوانێت اختیاری بکە کە بە اختیاری خۆی بێت ناچارە بێ ئەو جەریمە بکە لەبەرەوە بە فعلی بەپێی ئەم تعریفە ئەو کەسێک کە ئەکێتە ژێر ناوەڕۆکی ئەم تعریفەوە کەسێکە بە هەموو معنەیەک پێ دەوترێت قوربانی جۆری ئەم قوربانیە بێمە سەر وەڵامی پرسیارەکەی بەڕێزت من پێم وایە ئەمە مؤشیرێکی ترسناکە ئەگەر ئەمە لە ئەم راپۆرتی کە بەڕێز ئیشارەت پیاوەکو ژمارە ئەگەر لە وڵاتێک لە وڵاتەکانی جیهانی سێ بڵاو بکرایەتەوە بڵین لە وڵاتێکی تازەگەشت سندووە بڵاو کرایەتەوە ئەمان و هەندێک لەوانەیە قسە لەسەر مبالغە پێکردن یاخود وردنی وتنی ژمارەی زۆر و مزادە و شتێک وتنێکی شتێکی گۆترەیی هەبێ بەڵام مادامێکی ئەمە ئیحسائیەکی عالمیە و ڕێکخراوەکانی مافی مرۆڤ دنیای گرنگی بەم مەسەلەیە ئەیان ئەو ژمارانی کە دەوترێت ژماری ڕاستەقین زۆر نزیکن لە ڕاستیەوە ئەمە ڕاست ئاستی خەتەرناکێتی ئەم جەریمەی پیشانەیە ئەو وڵاتانەی کە وڵاتی داخراون بە ئەموم بەشێک لەم جەریمانیانتی ئەنجامە درێت بە شێوازێکی نهێنی بەڵام ئەو وڵاتانی کە لە نێوەندی نقلبوونان لە کۆمەلگەیەکی محافظەوە بۆ کۆمەلگەیەکی کراوە بە بڕوای من ئۆرگانێکی زۆر زیندون بۆکو کۆمەلگەی کوردستانی بۆ سەرهەڵدانی ئەم جەریمەیەتیە بۆیە بە فعلی دەرچوونی ئەو بڕیارە لەسەر ئاستی عێراق و جێبەجێکردنی لەسەر هەموو ئۆرگانەکانی کوردستان بە بڕوای من خاڵێکە هەنگاوی یەکەمە بۆ ڕێگەگرتن لە سەرهەڵدانی ئەو تاوانە سەر یاساکەش بۆ ئەوەی بە ڕوونی و بە بڵین تەفسیلەوە قسەی خۆتی لەسەر بکەی پەیمان خاندێ مەلای تۆ وەکو پارلەمانتارێکی کوردستان هەم وەکو پارلەمانتارێک بەرپرسیارەتێک لە سەرشانە و وەکو ئەندامێکی لیژنەی مافی مرۆڤیش کە بەرپرسیارەتەکە خۆرسترەکە ئەوەندەی ئێوە ئاگادار بن لە کوردستان ئەم حاڵەتە تا چەند بوونی هەیە ئەگەر حاڵەت بێت و نەبوو بێ بە دیاردا بەڵێ بە بڕوای من ئەم حاڵەتە
زۆر دەمێکە لە کوردستانە وجودی هەیە بەڵام ئێمە لەبەر هەنێ ئاعتیبارات ئاعترافمان پێ نەکردووە یەکێک لەبەر ئەوەی لە ئەولەویاتی ئیشەکانمان نەبووە هینی با بڵێن دەستگا ڕسمیەکانان نەبووە کە گرنگی پێبان و مەسلەی شەرم لە دەرخستنی دیاردەیەکی لەو جۆرە بە تایبەتی کە ئێمە کۆمەڵگایەکین هەتاکو ئێستا فەخر ئەەکەین بە پاراستنی کۆمەڵێک قیەم و بەها ئەخلاقیەکانەوە پێمان شەرم و نەنگیە کە ئاعتراف ببوونی دیاردەیەکی وا بکەین ئەگەرنا ئەگەر ئێمە لەو تعریفەی کە ڕێزانخان باسی کردوە ئەوەی کە بەدەق و دەق لە یاساکەی عێراقیشا هاتووە یاسای مکافحەی بازرگانی کردن بە مرۆڤەوە ئەبینین ئەمە لە زۆر ڕواڵەتە ئەگەر ئێمە ئێستا ئاوایەک یەکبیێنینە بەرچاوی خۆمان ڕەنگە ئێمە بە دیاردەی بازرگانی کردن نەهاتبێتە بەرچاومان یاخۆ تەسەورمان نەکرد بێ ئەمە بازرگانی کردنە بنمونە ئەگەر ئێمە استغلالکردن یا بەکارهێنانی خەڵک بەبێ ئیرادەی خۆی بۆ سوالکردن بەکاربێنین ئێمە ڕۆژانە لە شوێنە گشتیەکان و لای ترافیکەکان مناڵ و ژن ئەبینین کە سوال ئەکەنەوە بەشێکی زۆریشیان خەڵکی ئەو شارانە نین کە ئێمە تیاین بۆ نمونە خەڵکی ئەولێر نین خەڵکی سلێمانی نین لە شارێکی کەوە هێنراون ئێمە بە ئێهمالی ئەگەر بمانەوێ پارەیەکیان عینێ و نەمانەوێ هیچیان ناینەیە لێیان تووڕە ئەبین بەڵام لە نەتیجەیە ئەمانە ئەم ژن و مناڵانە چۆن هاتوونەتە هەرێمی کوردستانەوە کە ئەمە وە ساڵانێکی زۆریشە ئەم دیاردەیە وجودی هەیە لە هەرێمی کوردستانە کە ئەمە یەکێکە لە بەشەکانی با بڵێن بازرگانی کردن بە مرۆڤەوە مەسلەی ئەوەی کە تۆ کەسێک بەکاربێنی لە مقابلی پارەیە بۆ فرۆشتنی بەشێک لە جەستەی دیسانەوە ئەمەش بە وازەحی چەندین ساڵە لە هەرێمی کوردستانە فرۆشتنی گوشتی لە فرۆشتنی بەشەکانی تر کە دیسانەوە ئەوانش هیچیان خەڵکی هەرێمی کوردستان نین لە شوێنێکی کەوە ئەهێنرێن بەم تازەیەش دیاردەی ئەو کەسانەی کە بۆ کارکردن لە وڵاتانی دەرەوە لە نیجیریا لە ئەستیوپیا لە بەنگلادێش لە فلیپین لە هەموو ئەو وڵاتانەوە ئەهێنرێن من بۆ خۆم لە بەشێکی زۆری ئەوانە بە تایبەتی ژنانیان کە ئەمە لە ناو پیاوەکانیشیان ئاوایە کە بینی و من هیچیان نەیانزانیوە کە ئەهێنرێن بۆ کوردستان هیچیان کە ڕێکەوتنامەیەکیش نییە لە نێوان حکوومەتی هەرێم و ئەو وڵاتە نەخێر ڕێکەوتن نامەیەکیش نییە بە گەیشتنیشیان بۆ هەرێمی کوردستان پاسپۆرتیان لەلایەن کۆمپانیەکانەوە لێ ئەسەنرێ کە دوجار ئەمانە ناچار ئەکرێن بە جۆرەها ئیشکردن چ لە ماڵانە ئیستغلال بکرێن لەلایەن نێرینەی ماڵەکانەوە چ لە کۆمپانیا و با بڵێن ئوتێل و مەطعەمەکانە استغلال بکرێن کە لەلایەنی سێکسیشەوە بە دیوێکی کەوە ژمارەیەکی زۆری لەو ژنانەش هەیە کە دووگیان بوون لە نەتیجەی استغلالکردن و خراپ بەکارهێنانیان لە ڕووی سێکسیەوە ئەمە جگەلەوەی کە کۆمەڵێک دیاردە هەیە ئەگەر ئێمە سەیری بکەین لە ئاسێکی زۆر بڵاوە بووە بەڵام ئێمە بە عادات و تەقالیدی خۆمان مانزانیوە کە بە نمونە تۆ کەسێک کچەکەی بە شیرباییەوە فرۆشتوێتی پارەی وەرگرتووە لە مقابلی ئستغلالکردنیە ڕەنگە لە هەنێ حاڵەتە ئەمە شەڕڕاتە جێرە و پێناسەیەوە ڕەنگە لە زۆر حاڵەتە شوکردنێکی شەرعی بێ بەڵام لە زۆر لە شوێنە دوورە دەستەکانە بە تایبەتی شوێنی شارە فرۆشتنەکان زۆر جەرزانراوە کە بۆ مەرامی خراپیش بەکار ئەهێنرێ و فرۆشراویش ئاین پارە وەرگرتن لە مقابلی فرۆشتنی ژنە شتێک بووە کە ئێمە پەردەی یا ڕەزامەندی کەسەکەشی لەسەر نەبووە نەخێر هیچ ئەوانە کە تۆ مادەم ڕەزامەندی لەسەر نییە بە بڕوای من ئەگەر لە فۆرمێکی زەواجی شابێ مادەم ڕازی نییە و باوکەکە یا براکە مەبلەغێک پارەی وەرگرتووە ئەمە هەر فرۆشتنە لە دوجارە ئەمە کڕین و فرۆشتنە بە کەسێکەوە کە کچی ئەو ماڵەیە لەژێر هەر پەردە و ناوێکا بێ بۆیە ئێمە ئەکرێ بڵێ باگراوندی فکریمان ڕاهاتووە بە جۆرێک لەوەی کە شێوەیەکی ئاسایی یاخۆت چوارچێوەیەکی دابوونەریتی یا ئەخلاقی بۆ بدۆزێتەوە بۆ بازرگانیکردن ئەگەر نا بازرگانیکردن لە هەرێمی کوردستانە بەڕاستی حاڵەت نییە و دیاردەیە کەواتە کە بووە بە دیاردەی ئەوە لە پەرلەمان چیتان کردووە ئێمە لە پەرلەمانی کوردستان کردووە ویستوتانە پرۆژە یاسایە گەڵاڵە بکەن بە دڵنیاییەوە ئێمە سەرەتا بەر لە دەرچوونی ئەم یاسایە لە عێراقا ئێمە بۆ خۆمان نیازمان هەبوو لە ڕێی کە بەشێکی بچووکی با بڵێن بازرگانیکردنە بە مرۆڤەوە مەسلەی لەش فرۆشی ویستمان لە ڕێی تعدیلی ئەو یاسایەوە کۆمەڵێک ڕێگە لە مەسلەی بازرگانیکردن بە مرۆڤەوە بگرین کە ئەوە هەموو چوارچێوەکە ناگرێتەوە بە تەنیا هیچ ژنان ئەگرێتەوە بەڵام پێمانوە بوو ئەگەر لەمەشەوە دەست پێ بکەین کە بەداخەوە لە جاری یەکەمان ڕەت کرایەوە بەو بیانوەی کە
مشتمەعی کوردی زۆر دوورە لەوە و ژنی کورد ژنێکی داوێن پاکە مەسلەی کە ئەمە بەڕاستی تەبریرێکی زۆر خەیاڵی و بێمانە بوو بۆ ڕەتکردنەوەی پرۆژەیەک بۆیە لە ئێستاە هەوڵێک هەیە کە پێش دەرچوونی ئەو پرۆژێژ لە عێراق هەوڵێک هەبوو ئەوەی کە پرۆژەیەک ئامادە بکرێ بە هاوکاری ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنی کە ئەو پرۆژەیە پێشکەشی پەرلەمان بکرێەوە پێم وایە لە ئایندەیەکی نزیکە هەوڵەکان وایە کە پرۆژەکەی عێراق چونکە دوو ڕێگا ئێستا لە بەردەما هەیە بە دەرچوونی ئەو پرۆژەیە یا تەزدیقکردنی ئەم پرۆژەیە کە لە عێراقا دەرچووە کە من بەباشی نازانم لەبەر ئەوەی کۆمەڵێک کەلیان هەیە کە ڕەنگە بەڵێ دێنە سەرەوانش زۆر سپاس یاخود ئامادەکردنی پرۆژەیە کە من ئەولەوێت ئێم بەوەیە پرۆژەیەکی جیا بە پێی خصوصیەتی هەرێمی کوردستان ئامادە تایبەتمەند بە هەرێمی کوردستان بەڵێ ڕێزان خان بێ مۆلای تۆ تەشەنەکردنی ئەم حاڵەتە کە پەیمانخان پێی وایە بووە بە دیاردەش و ئەو شتانش کە لە قسەکانی ئاماژەی پێدا پەردە پۆشکردنی کێ بەرپرسە لی مەبەستم لە تەشەنەکردنی کێ بەرپرسە لە پەردە پۆشکردنیشی کێ بەرپرسە جا من یەک کۆمنتی بچووکمەیە دەستەکانی خۆش بێ بەڕاستی قسەکانی زۆر تەواو بوو پەیمانخان بەڵام کۆمنتێک لە ساڵی 2006 بۆ ئەوەی کە زیاتر معلومەیەک بێ لەسەرەوە پرۆژە یاسایەک تەقدیمی پەرلەمانی هەرێمی کوردستان کرا بۆ بازرگان ڕێگرتن لە بازرگانکردن بە مرۆڤ بڕوا بکە چەند ڕێکخراوێک بوو تەقدیمیان کە ڕاستە پرۆژە یاساکە بە پێی پێویست نەبوو بەڵام ناونانی ئەوە قسەکردن لەسەر ئەم پرۆژەیە خۆی گرنگێکی تایبەتی خۆی چکە لە 2006 بە هەماشە ئێمە ئەزانین کە ئەمە دەمێکم دیاردەیە بڵاو پەردە پۆشکردنی وەکوکە ئێمە بە شەرمێکی گەورەمانزانیوە لە هەرێمە کە تەقدیمی پەرلەمان کرا ئەم پەرلەمانی پێشووتر کە تەقدیم کرا هەر لە لیژنەی یاسایە یەکسەر ڕەت کرایە وتیان ئەما نابێت بە هیچ شێوەیەک باز لەم جۆرە تاوانە بکرێ لە ناو هەرێمی کوردستانە بە پاساوی ئەوەی دیاردەیەکی وانیە لە هەرێمی کوردستانە ئەمە پاساوێک بوو کە لە پەرلەمانی کوردستانە بۆ یەکەم جار ڕەت کرایەوە هەر ئەو کاتە بەڕێز کەریم بەحری بوو لە جەریدەش هەبڵاو کرایەوە کە نووسی بوو ئەمە هیچ جۆرە تاوانێک لە هەرێمی کوردستانە بەم شێوەیە نیە ئێوە بەداتاش یا بڵێن ئەو ڕێکخراوانە بەداتاش حاڵەتەکەیان بەداتانە پرۆژە یاسا بوو جەناب تەزانی کە کاتێک تۆ پرۆژە یاسا تەقدیمەکەی داتا تەقدیم ناکەی تۆ پرۆژە و دواتر ئیشەکرێ لەسەر لە پەرلەمانە دەنگی لەسەرێرێ یاخود بە هەر شێوەیەک ئەگەڕێ بە دوای ئەوەی کە ئەو پرۆژێ بەڵام ئەم هەر لەگەڵ گەشتنی بەم شێوەیە ڕەت کرایەوە کەواتە لێرە ئەوە بۆ جاری دووەمیش ئێستا ڕاستە دڵنیەکە بەڕاستی من کە باز لە تعدیلی یاسای لەشفرۆشیە کرێ یاسای لەشفرۆشی خۆی لە ئەساسە بۆ ئەو کەسانە دانراوە کە بەڕەغبەت ئەوی شاکەن و ئەمە تاوانە و پێویستە بەخۆبەی خوانوەرگن تعدیلاتیایە کە مەجموعە هێشتا ئەوە جیاوازە یعنی ئەمە زۆر جیاوازە کە تۆ باز لە یاسای لەشفرۆشیە تعدیلات بکەی بۆ قانونی بۆ ئەم یاسای ڕێگرتن لە بازرگانی بە مرۆڤ یعنی شتێکی زۆر جیاوازن ئەبێ جیاوازێکی گەورە کە دوای بەڕێز کاک بەکر خۆی دایناوە کە جیاوازەکان باسەکە من نامەوە بچمە سەر ئەو بابە بەڵام وەکو ئەمە من ئەمەوێ جارێکی تر لێرەوە بە پەیمانخان بەڵام بەڕاستی هیچ پرۆژە یاسایەکی دەستنیشان کراو نییە لە ناو تەقدیمی پەرلەمان کرابێ و حکوومەتیش هیچ پرۆژە یاسایەکی وای تەقدیمی پەرلەما وەکو حکوومەت باسەکەم ڕێکخراوەکان ڕێکخراوەکان وایە ڕێکخراوەکان ڕەنگە ئیشان لەسەر بەس ئیشێکی کەمە نەبچۆتە بوارێکە کەواتە لە کاتی ئێستاە هەرێمی کوردستان هیچ پرۆژە یاسایەکی نییە بۆ ڕێگرتن لە بەرپرسی یەکەمیش حکوومەت و پەرلەمانە بەڕای من کە من ئەڵێم چونکە لە هەر وڵاتێکە شەرم بکرێ لەبوونی من یەکشە دەڵێم هەموو جار ئەمەم دووبارە کردوەوە کاتێک کە کەسێک خۆی تاوان لێکراو بێ واتە قوربانی بێ بکرێتە تۆمەتبار حکم بدرێ بچێتە ناو زیندان کە بە 2 ساڵ لە عێراقا ئەم حکومەت تەجدید کراوە کە کاتێ من ئەگەر باسی حکومی یاسای لەشفرۆشەکە بکەم کە ئەساسەکە لێ بکۆڵیتەوە کە ئیتیجار بالبەشەرە ئەمە تەجدید کراوە بە 15 ساڵ کراوە بە 7 ساڵ حکم راون و لە ناو سوچەکانی زیندانان کە لە کاتێکا لە کەرکووک بۆ نمونە ئەکرێ لە بەرەوەی چاکسازی لێنە ئەهێنرێتە سلێمانی لە ناو چاکسازیەکەی ئێمەیە 15 ساڵی تایە کە لێشی بکۆڵیتەوە کچە ئەو کەسا کە هەموو ڕوکنەکانی کێمە وەرمانگرتۆ کەوتۆتە ژێر بابی بازرگانی کرد باشە کامیان شوورەیە ئەوە شوورەی نییە کە تۆ کەسێک بەم شێوەیە ئەم تاوانی بەرامبەر کە کراوە بە تاوانبار و لە ناو قوربانیە ئێمە بیر لە کامیان بکەینەوە من لێرەیە ئەڵێم
کە پێویستەکە ئێستا بە شێوەیەکی گشتی کە دواتر باز لە یاساکاکە جێگەیەکی خۆشحاڵیە مادەم لە عێراقا ئەتراف کراوە بەڕاستی ئێمە وەکو ڕێکخراوی هەرتلان کە ماوەی 3 ساڵە کارەکەین لەسەر نەک یاساکە کارەکەین لەسەر بوونی ئەم تاوانەکە ئەم تاوانە هەیە ئێمە کەیسەکانمان وەرگرتۆ کە 50 لایەنەکان قەناعەت پێ بکەن کە هەیە ئەم تاوانە و داتاشمانەیە جارێکی تر لە شوێنەکانی تریش کە قسەم کردو تومەمە داتامان هەیە کۆنفرانسێکمان کرد لە دەی 5 کەم بەڕێزانە هەردووکیشیان لێ بوون ئێمە وتومانەوە و ڕێکخراوی هاتلان داتامان هەیە ئەتوانن هەر لایەنێک کاڵێ ئەمەنیە ئەتوانێت داتەکەم بە تایبەتی حکوومەت من کاتێکە پەیمانخان دەستی خۆش بێڵە فعلەنەمەیە بەڵام ئەبێ ئەمە حکوومەت خۆی باسی لێ بکات کە بڵێ هەیە تابیری لێ بکاتەوە پرۆژه یاسا تەقدیم کات چونکە لە کاتێکە حکوومەت بەرپرسی ئەم هەرێمەیە ئەم هەرێمە بە ئەو چەساندنەوەی هەندێک کەس کە لە دەرەوەی هەرێم بێتە ناو ئێرەوە وەکو ئینسانیەک وەکو مرۆڤانە بەڕاستی لە نەبوونی یاسایەت چەنەها کەس ئەم وەزع ناخۆشە بەسرە بە وەلایەزالیش و ئێستاش و ڕۆژەکانی تریش هەتا یاسایەک نەبێ ڕاستە من پێڵم یاسا چارەسەری تەواوەتی نییە بەڵام یاسا ڕێگرتنە لەمە کە وەکو خۆی جێبەجێکرێت کەواتە بە مەبەستی چاکردنیان دەستگیر دەکرێن دواتر خراپترە بن هەڵە چاکی مەکە با خراپ نەبێر ئەوە ئاگرێتەوە چونکە تۆ کە قوربانی دەستگیر بکەی بخەیتە کونجی زیندانەوە و بەڵگەش زۆرە کە زیندانەکان تا ئێستا قوتابخانە نەبوون جێگایەک بوون بۆ خراپترکردنی تعلیقێک بەم لەسەر ئەو بۆ چوونانە من پێم وایە ینی جۆری لە تێکەڵکرد لێک پرژانێک هەیە لە نێوان ئەو کەسانی کە پێیان دەوترێت کەسانێک کە بەپی یاسای نهێشتنیدا بڵین لەشفرۆشی گیراون لەگەڵ و کەسانی کە ئافرەتن یان پیا یا کوڕن نەوجەوانن بە تۆمەتێکی دیکە گیراون دیارە ئەو تاوانانە هەرێکان جۆرێک یاسایەک بڵین ئەیگرێتەوە یاسایەک شمولیەکە چۆک و تەجریم چۆک و سزادان کە جێە لە یاساکەی دیکە بەڵام لە عقیبەتە لە کۆتایی هەرەمانەچنەوە یەک شم پێ دوتر ئیسلاحیە کە لەو ئیسلاحیەدا تاوانبارێکی ڕاستەقینەکە اعترافی کردو و لەشفرۆشی کردووە و بە اختیاری خۆی کردوێتی و یعنی لەبەر ئەوەش کە پارەی دەستکەوێت لەشی خۆی فرۆشتووە لەگەڵ مناڵێکە کە قوربانی ئەو مۆزوعە دەخرێتە یەک شوێنەوە ئەو کاتە بەفعلی ئەو کەسە ئەم ئەکەێتە ژێرباری تەسیری ئەوە بە کەیتە دەرەوە بەفعلی کەسێکی تاوانبار ینی کەسێک کەم بۆ بە محتەریف پیشەکەر لە ئیشەکە دەرەچێ ینی مڕەشەحە بۆ ئەوەی کە ئەو شخصیەتە دەرەوە لە جیاتی ئەوەی کەوا کەسێک بێت لە سجنەکە ئیسفادەی کرێ بالعکس سلبەن تەسیریی زۆر خراپ بەسەری بەجێماوە بۆتە هۆی ئەوەی کە ئەو شخصە مڕەشەح بێ لە داهاتووە ئامێزێکی دیکە بێ زۆر جار ئەوەی لەش ئەکڕێت بۆ وەکو بەرزەکی بانان بۆی دەرچووە و لەش فرۆشەکە دەستگیر کرد ئەوە خاڵی نوقسانی هەرەسەرەکی لە یاسای نێژنی لەش فرۆشیایەکە ئەو کەسی کە تاوانەکە ئەکات بکەری تاوانەکەی بەفعلی لە یاسایا دەرەچێ هیچ جۆرە تۆمەتێک ناخرێتە پاڵی لە یاساکە تەنها سزای سمسارەکە بڵین دەلالەکە ئەیە لەگەڵ ئەو کەسەی کە ئەو ئافرەتی کە لەش فرۆشەکە ئەکا بە اختیاری خۆی کە لەسەر و تەمەنی 18 ساڵ و تەمەنێکی قانونی هەیە لە مقابلی مەبلەغێک لە پارەیە بڵین یاساکە دوو بڕگەی سەرێکی عیلاجەکە یەکەمیان بازرگانی کارەکەیە دەڵارەکەیە دووهەمیان ئەو کەسەیە کە تاوانەکە دەکات بەڵام بکەری تاوانەکە کە پیاوەکەیە لەو یاسایە بەڕاستی لە ژێر بەرپرسیارەتی دەرەچێ خاڵی هەرە جەوهەری کە ئەم یاسایە معالەجەی کردو لە یاساکەی دیکەیانە ئەوەیە کە یەکەم لە یاسای نهێشتنی لەشفرۆشیە دوو تاوانباری ڕاستەقینە هەن کە بە اختیاری خۆیان بەبێ زۆر لێکردن بەبێ پەنابردنی بەبێ ئیستیغلالکردنی تەرەفی بەرامبەر بۆ ئیستیغلالکردنی باری بە لەوانەیە ئیستیغلالکردنیی غێر مباشر هەبێ بەڵام ڕاستەخۆ کەسێک نییە قەهرێک و زۆرێک و جۆرێک لە زەبر و زەنگ بەکاربێنە و سڵتەی بەرامبەر بە تۆ بەکاربێنێ کە ئەو کارە بکات ئەو ئافرەتە و کارە بکە لەبەر ئەو شخصانە بە اختیاری خۆیان و کارە دەکەن کارەکە لەوانەیە ظروف و بارودۆخێک ئەوانی هێنابێتە پێشەوە بەڵام ناکرێت هەر کەس فەقیر بوو لەشفرۆشی بکە بەڵام تاوانی یاسای ژمارە 28 کە یاسای قەدەغەکردنی بازرگانیکردنە بەجەستەی مرۆڤەوە ئەو یاسایە هەموو ئۆرگانەکانی بەیەکەوە ڕێخستووە ئەو کەسەی ڕێخەری کارەکەیە ئەو کەسەی کە ظروفەکە دروستەکە ئەو کەسەی کە دەبێتە سمسار ئەو کەسەی کە زەحیەیە لەوەکو حاڵەتی یەکەمیانەتەوە مەبار لە حاڵەت دوێمان دەبێتە قوربانی و قوربانی مامەڵی لەگەڵاکرێت برگەکانی یاساکە لە یاساکەیە بە شێوازێک معالەجی مەسەلەکەی کردووە کۆمەڵێک مؤسسات دامودەستگای مرکزی و فەرعی لە محافظات و لە هەرێمەکانە دروست ئەکرێ بۆ پەنادانی ئەو کەسانی کە ئەبنە قوربانی ئەم جۆرە تاوانانە مساعداتی مالیان تەقدیم ئەکرێ شوێنی حەوانەوە بەدابی نەکرێ بۆ ئەیکەوا ظروفێکیان بۆ بڕەخسێ کە ظروفی سروشتی و ئاسایی هەر هاوڵاتێک بێت لە وڵاتەیە بتوان بە ئازادی براری خۆیان بن ئەمە خاڵی جەوهەری گرنگە کە لە یاساکە معالەجەیەکە من بۆیە بە پێویستی ئەزانم کە خاڵ ئەساسی و جەوهەریەکانی ئەو یاسایی کە ئەمە هەیەی لە خاڵ ئەساسی و جەوهەریەکانی یاسای نهێشتنی داوێنپیسی یاخۆ نهێشتنی لەشفرۆشی جا بکرێتەوە کە دوو یاسایی جیاوازن بە دوو ئاڕاستەی جیاواز بە دوو مەسافەی جیاواز بە بڕای من دوو مەسافەی جیاواز قسەکانی خۆتەوە بە بینەرانی عزیز ناوبڕێک و بەردەوامە بین لەگەڵ